سڵاتان لێبێ خۆشەویستان. ئێرە کاخی گوڵستانە دەکەوێتە شاری تارانەوە، شوێنێکی گەشتیاریە، شوێنێکی تاریخیشە. بەس زمانی فەتەلیشاوە ئێرە دروست کرایە. فەتەلیشا قاجاری تەبعان پێش هەنجێش دروست کراوە لە زمانی عەباسی سەفەویەکانیش باس کراوە. و ئێرە شوێنێکی زۆر گرینگە لە ئێران، چونکە زۆربەی شاکانی ئێران لێرە دەست بەکاربوونە. ناسرەدینی شار زۆر گرنگی بە ئێرە داوە، لێرە تاجی پاشایەتی لێرە لەسەر ناوە. پاشانیش کە محەممەد ڕەزا شاو لێرە ئەویش هە تاجی پاشایەتی لەسەر ناوە و شوێنێکی تاریخی زۆر جوانە کە گەشتاری زۆر دێ بۆ ئێرە. ئێستاش ئێمە دەچین هەموو بەشەکانی دەبینین و باسی یەکتان بۆ دەکەم. کاخی گوڵستان یاخۆ کۆشکی گوڵستان خۆی چەندین بینا پێکاتوە. یەکێک لە جوانترین بیناکانی ئەمەیە کە پێی دەوترێت شەمس العیمارە. ئەمە لەبەر ئەوەی کە شێوەی دەرەوەی زۆر جوانە و زۆریش بەرزە، بۆیە بە گرنگترین کۆشکی ناو کۆمەلگای گوڵستاندا دەندرێت. ئەم کۆشکە لە زمانی قاجاریەکان دروست کراوە، نزیکەی 200 ساڵ پێش ئێستا. خۆشەویستان، ئێستا دەچینە ژوورەوە بۆ ناو کۆشکەکە. ئەوەتە عیمارەت و شەمس العیمارە. ئەم کۆشکە یەکێکە لە کۆشکانێک کە زمانی قاجاریەکان دروست کراوە. خۆشەویستان، سەیریکەن دیوارەکانی هەمووی لە ئاوێنەی بچووک بچووک دروست کراوە، ئاوە بریقە دەداتەوە. ئێستا لەوانەیە بڵێ ئەوە کارەبای تێدایە لەم سەقفەی کۆ 200 ساڵ پێش ئێستا کارەبا نەبووە. ڕاست دەکەیت، بەڵام ئەوە لە زمانی پەهلەوی با بڵێن کارەبای بۆ هاتووە و دەستکاریان کردووە، بۆیە با بڵێن کارەبای تێدایە. بەڵام هەر ژوورێک و ئاگردانی خۆی تێدایە، با بڵێن ئەو کاتی کە بە ئاگر ژوورەکانیان گەرم کردوتەوە، ئاگردانێکی تێدایە بۆ ئەوە ژوورەکان گەرم بکەنەوە. ئەمانش فەرشە ڕایەخراوە و فەرشی بەدەستی دروست کراوە و هەموو شتەکان لێرە دەنووسرێت لەم تابلۆیە کە دەربارەی چییە ئەم فەرشە. لەبەرەوەی گەلێ زۆربوو نەدەکرا بێ هەر هەموو بخوێنیەوە. خۆشەویستان، سەیریکەن دیوارەکانی چەند جوان ڕازاوەتەوە. خوارەوەی دیوارەکە ئەوە هەمووی کاشیە و سەیری دیوارەکان هەر هەمووی بە شێوەیەکی زۆر جوان دروست کراوە. سەقفەکەی ئەم سەقفەیە، ئەمەش ئاوێنەیە. گوتمان جوانترین کۆشکە لە کۆشکەکانی گوڵستان. گوڵستان گوتمان دەکەوێتە ناوەڕاستی شاری تاران. سەیری ئەو پەنجەرە جوانە ماشەڵڵا. ئەمەش ئاگردانەکانە، گوتمە هەر ژوورێک و ئاگردانێکی تێدایە بۆ ئەو ژوورەکەی پێگەرم بکەنەوە. ئەمەش بنمەجی خانووی ژوورێکە، یاخۆ پێشی دەڵێن سەقف، ئێمە پێ دەڵێن سەقف. شتێکی زۆر جوانە، زۆر سەرنجڕاکێشە بڕاستی. ئێرەش نافورەیەکی حەوشەی گوڵستانە کە زۆر جوانە، سەیریکەن ئەو باغ و باغاتەکەی کۆشکی گوڵستانە. خۆشەویستان، ئێرە کۆشکێکی تری گوڵستانە، کاخی گوڵستان. بەڕاستی زۆر پاک و خاوێنە. ئەمەش حەوزێکی ئاوی گەورەیە، هەر لە ناوڕاستی حەوشەکەدا هەیە، لەناو باغێکی گەورەیە. ئێستاش لە پاش ئەوە دەچین بۆ کۆشکێکی تر کە ناوی کۆشکی ئەڵماسە. خۆشەویستان، ئەوەی کە دەبینی کۆشکی ئەڵماسە 2 قاتە. ئێستا دەچینە ژوورەوە کە ناو بینایەکە وەکو ئەڵماس وایە ناوەوەی. ئێستا لێرە دەچینە ژوورەوە. کە چوونە ژوورەوە خۆشەویستان، دەبایە لالۆنی لە پێ بکەین، ئەو لالۆنانەی کە وەکو خەستخانە وایە، بۆ ئەوەی شوێنەکە و فەرش و شتەکان پیس نەبێ. ئەگەر سەیری بکەی کەسێک نیشان بداین کە لالۆنی لە پێش خۆشەویستان، گوتمان ئێرە پێی دەڵێن ئەو هەموو لالۆنیانە پێ ئەگە سەیریکەی ئێرە پێی دەڵێن کۆشکی ئەڵماس، سەیری کە هەموو وەکو ئەڵماس وایە. زۆر شێوەیەکی جوانی هەیە، زۆر سەرنجڕاکێشە. لێرە وێنەی زۆری ناسرەدینی شای قاجاری لێیە. حەزم لێیە تۆزێک باسی ژیانی ناسرەدین شای قاجارتان بۆ بکەم.
ناسرەدین شای قاجار چوارەمین شاهانشای ئێران بووە لە سەردەمی قاجاریەکان نزیکەی 50 ساڵ حکمی کردووە لە تەمەنی خۆیدا 85 ژنی هێناوە لەو 85 ژنەی تەنها 6 ژنی عەقد بووە نزیکەی 27 منداڵیشی هەبووە خۆشەویستان یەکێکە لەو پاشایانە یاخود لەو شاهانەی کە زۆرترین حکمی کردووە لە سەردەمی قاجاریەکان ئەمە پەیکەری ناسرەدینی شا بوو سەیریکان دیوارەکانی زۆر جوانە بە شێوەیەکی زۆر جوان فەرشەکانی زۆر پاک و خاوێنە هەموو وێنە و یادگارەکانی ناسرەدینی شای قاجار کە نزیکەی 200 ساڵ پێش ئێستا هەموو لێرە ماوە خەڵک سەیری دەکا ئەوەش خۆمم دەستێک بەرزکەوە ئافەرم خۆشەویستان ئێرە هەمووی ئاوێنەیە سەیریکەن لە تەنیش ئاوێنەکانیش وەکو ئەڵماس وایە ئەو کورسیانە شەترەنج هەموو شتەکانی لە شوێنی خۆی دانراوە ئەو یەکێکە لەو کورسیەکانی کە کاتی خۆشە ناسرەدینی شای قاجار لێرە دانیشتووە ئەمەش هەمووی هەموو پەیکەرەکانێتی لەو ناوڕاستەش لەو دووراییە دانیشتووە بەخۆی ئێرە فەرشێکی گەورە ڕایەخراوە سەیریکەن چەند بۆ سمێڵە فشەیەوە لەو ناوڕاستە دانیشتووە بە جلێکی زۆر جوان و زۆر سەنجڕاکێش ڕاستی خۆش ژیاوە ئافەرم ناسرەدینی شای قاجار هەر بەخۆت ئەمەش پەیکەرێکی تری ناسرەدینی شای قاجارە لێرەش کەل و پەل و ژووری نووسن و ژووری دانیشتن و ژووری میوان و هەموو شتێکی هەبووە ئەمە یەکێکە لە هۆڵەکانی تری شا ناسرەدینی قاجار بەڕاستی زۆر سەنجڕاکێشە زۆر جوان و ڕازاوەیە شوێنەکە ئەمەش شەترەنج و یاریکردنێکی ناسرەدین بووە خۆشەویستان هەموو وێنەکانیشی ماوە کە ئەو کاتی کامیرە و شتە بووە ئەمە ژوورێکی ترە جاری وا هەیە وێنەی خۆی و وێنەی شاهانی پێش و خۆشی لێرە هەڵواسراوە کە قاجار بوونە لێرە هۆڵێکی تری هەم ناسرەدینی شای قاجارە ئەو وێنەیەکی تریتی وێنەی زۆر بووە چونکە لەو کاتە کامیرە هەبووە لە زمانی ئەو هەندێک وێنەکان بە کامیرە گیراوە هەندێکیشیان بەدەستی دروستکراوە ئەوژێکە لە ئاوێنە زۆر بەرزەکان لە هۆڵێکی تر دانراوە ئەوەش هەر خۆی وەکو گوتم 50 ساڵ حکمی کردووە 50 ساڵ نیو سەدە دەکا ئەمەش هۆڵێکی ترە کە ئەم هۆڵە تەنها ئەو فەخفوری و شتە ڕازاوە بابنە کەل و پەلانێکە هەیەە بە هەدی بۆ هاتووە بە دیاری بۆ هاتووە هەموو ئاو فەخفوری لێرەیان داناوە هۆڵێکی تابڵی گەورەیە زۆر شتی تابڵی جوانی لێ یعنی من ئەوەندە گەورە بوو نەمتوانی هەمووی تەسوورکەم بەشێکی لەم هۆڵەشم تەسوور کرد هەموم نەمتوانی تەسوورکەم لە هۆڵی ئەڵماس سەیریکان ئەنواع قاپ و قاچاق لەبەرەوەی حکومەکەی زۆر بووە و کەلوپەلیشی زۆر بووە هەتا سیلاع و تفەنگ و شتەکانیشی ماوە هەمووی لێرە دانرا بوو هیچ شتێکی دەستکاری نەکراوە خۆشەویستان وەکو ئەوەیە کە تازە ڕۆیشت بێ خۆی شتەکانی هەمووی ماوە 200 ساڵ بەڕاستی ئەوە فەرهەنگی ئێران نیشان دەدا کە ئەوانە چەند لەگەڵ ئاسار و چەند لەگەڵ شتی خۆیان خۆش دەوێت چەند ڕێزی دەگرن بە خەڵکێکی زۆر دێ سەیری دەکا ینی سەیریکە ئەوە یەکێکی تر لە وێنەکانی ئەحمەد شا ئەوە خۆی ناسرەدینی شا قاجار لەسەر فەرش دروستکراوە خۆشەویستان گوتم ئەو هۆڵانە هەمووی پێی دەڵێن هۆڵی ئەڵماس ماشەڵڵا هەر ماشەڵڵای دەوێ بەڕاستی زۆر جوان و ڕازاوەیە
زۆر دیزاینێکی جوانی بۆ کراوە سەیریکەن خۆشەویستان ڕێک وەکو ئەڵماس وایە بەڕاستی ئەو فەرشانش هەمووی بەدەست دروستکراوە ئەو خۆی پەیکەرێکی تری ناسرەدینی شا لەم ناوەڕاستە ڕۆستاوە سەیری خەڵکەکە نیگارخانەی نووسراوە نیگارخانەی ئەو وێنانەیە کە زەمانی کۆن هەموو زەمانی قازاری کە لێرە هەڵگیراوە 150 ساڵ 200 ساڵ 250 ساڵ ئەو وێنانە دروست کراوە و هەر هەمووی پارێزراوە وەکو ئەو وایە کە تازە دروست کرابێ سەیریکە ئەوە لێرە ناسرەدینی شا هاتووە دەیەوێت ئەو شێرە بکوژی لەگەڵ ئەو دار و دەستەکەی لە پشتیانن سەیریکە چەند سەرنجڕاکێش و جوانە زۆر بە شێوەیەکی جوان هەموو وێنەکانیش خۆشەویستان لە ژێری نووسراوە ساڵێک دروست کراوە دەربارەی چییە چ شایەکە هەموو لە تەنیشتیان لە خوارەوەی نووسراوە دەربارەی ئەو شتانێکە ئەو کاتی با بڵێن بۆکو ئاسار ماوەتەوە خۆشەویستان ئەو هۆڵانە ئەوەندە گەورەیە بەڕاستی بێزارە بی ینی ئەوەندەی تەسویر بکەی بۆیە دەبێت بەشی تەسویر بکەی و هەندێکی وازی لێبێنی چونکە ناکرێت ئەو هەموو وێنەی تەسویر بکەی ڕسمی بگری بۆیە بەشێکی کەممان گشتووە و ئەوی ترمان واز لێهێناوە ئەوەندە وێنەی تێدایە سەیریکە ئەوەی هۆڵێکی بچووکە ئەگەر بچی چەند هۆڵێکی تر ئاوانە ڕاستی زۆر گەورەیە دەچینە هۆڵێکی تر کە لێرە کەلوپەلی شاهەکانی قاجار و شاهان شاهی پەهلەوی و ئەوانە لێرە دانرا خۆشەویستان ئەوە بۆ ئەستێرەناسی و گەردووناسیە بەو جیازانە تەمەشای ئاسمانیان کردووە لێرە شتەکان ماوە لێرە هەڵیان گرتووە و لێرە کەلوپەلی تری زەمانە جیاوازەکان لێرە پارێزراوە لێرە هەڵیان گرتووە هەر بێ ئەوەی دەستکاری هیچ شتێک بکەن لێرە هەڵیان گرتووە خۆشەویستان سەیریکە ئەوە بەشێکی ترە ئەمەش کەلوپەلی تری زەمانە جیاوازەکانە هەموو لە تەنیشتیشی نووسراوە کە بۆچیە و ئیکێیە و ئەو قاغەزە بچووکەی تەنیشتی دەربارەی ئەو شتانە نووسراوە ئەوەش باوەشێنەیەکی زۆر جوانە و خۆشەویستان سەیریکەن ماشەڵڵا زۆر جوانە مەرکانە گەورە خۆشەویستان ئەوە مۆری شاکانە هەر شاو مۆری تایبەتی خۆی هەبووە سەیریکە ئەوە مۆرەکانە و ئەوە جیازەکانە بۆ ئەوەی هەر شایەک و مۆری هەبوو و هەم مۆرەکانیشان لێرە پاراستووە و بێ ئەوەی دەستکاری بکرێ و بفەوتێ ئەماش تفەنگەکانی تیان سلاعەکانیان لێرە هەڵگرتووە لە شوێنی تریش هەم سلاعەکانیان هەبووە کە پێم نازام نیشانم نەداوە بەڵام سلاعی تریشی لێ بووە ئەمەش کە لە شاهانی قاجار نازانم ئەوە کامە شاه بوو بەڕاستی و ئەمە لەم هۆڵە وێنەی زۆر جوان هەڵواسراوە خۆشەویستان سەیریکان چەند جوان ڕازێنراوەتەوە هەر ماشەڵڵای دێ بەڕاستی لێرەش ناسرەدینی قاجار ئەوە وێنەیەکی تریەتی ئەمەش وێنەیەکی تری شاهانی قاجارە سپاس و ئەمەش تایپی نووسینە خۆشەویستان لە زمانی پەهلەوی تایپ نووسین هەبووە ئەوە ئەو جیازە ماوە لێرە هەڵیان گرتووە هی زمانی پەهلەویە لێرەش حاج و کەلوپەلی بەدەست دروستکراوە ئەوە تاج بووە لە سەری پاشاکانیان دەنا لێرە هەڵگیراوە خۆشەویستان ئەمە گۆچانە ئەو گۆچانانە هەموو گۆچانەکانیان لێرە هەڵگرتووە لێرەش لەم ناوەڕاستە ئەمەی لێیە کە با بڵێن ئەوە یەکێکە لە تاجەکانی شاهەکان ئەوە یەکە لە علاماتی دەوڵەتی پەهلەوی شەویستان ئەو بەشە ئێستا دەچین ئەوە پێ دەڵێن خەلوەتگای کەریمخان یەکێک بووە لە شاهانی ئێران کە ئەسڵێتی کوردە
لێرە دوو شتی لێ ماوە. لێرە بەردی گۆڕی ناسرەدینی شای لێیە، ئەوە تا خەلوەدای کەریمخانی ئەوە گوتمان کورد بووە. بەردی تەختی ناسرەدین شای لێیە. ئەمە بەردەکەیەتی سەیریکەن، شێوەیەکی زۆر جوان دروستکراوە لە مارمار. دەڵێن ئێرە ناسرەدین شا ئەو شوێنێ زۆر بێخۆش بووە، زۆر جا بەتەنیا لێرە دانیشتووە و نێرگەلەی کێشاوە لەم خەلوەتگای کەریمخانی زەند. لە تەنیش ئەوەش بەردی مەرمەری ناسرەدین شا حەوزێکی لێیە. لە تەنیش حەوزەکەش کە حەوزی ئاو نافورە بووە. خۆشەویستان ئەو بەردانە زۆر زۆر جوانەکە لە دیوار دراوە، سەیریکەن ماشەڵڵا زۆر زۆر جوان نەخشێنراوە. ئەوە 200 ساڵ پێش ئێستا دروستکراوە. ئەوەش پێ دەڵێم تەختی فەتەلی شا، تەختێکە لێرە دانراوە پێ دەڵێن تەختی فەتەلی شا. ئەم بینایەکی گەورە بۆ لێرە، بەڵام ئەو بەشێماوە ئەوەش حەوزەکە یاخود نافورەکە ئەم ئێرەیە ئێستا وشی کردووە. خۆشەویستان ئەوە بەشێکی ترە پێی دەڵێن تەختی مەرمەڕ یان تەخت و سلێمانیشی پێ دەڵێن کە بە فەرمانی فەتەلی شا قازار دروستکراوە. ئێرە ئەمە لە 65 پارچە مەرمەر دروستکراوە لەسەر شانی 6 فریشتە و 3 دیویە. ئەم تەختە دانراوە لە هۆڵێکی ئاوا گەورەیە، لە بەرامبەریشی شوێنی کۆبوونەوەی خەڵکە، کاتێک خەڵک کۆ دەبنەوە قسەیان بۆ دەکە. خۆشەویستان ئەوە مەلایکەتەکانن بە حساب، دوو دێویش لە پێشەوێ، دەیوێکیش لە پشتەوەیە، و لە پێشیشی لەسەر پشتی وا دروستکراوە، دوو شێر دروستکراوە کە لەسەر پشتی شێریە. ئەمەیان بۆ مەراسیمی لەسەرنانی تاز بووە. کۆتا شاکە ئەمەی تازی لەسەر ناوە لێرە شا ڕەزای پەهلەوی بووە، کۆتا شا کە لێرە تازی لەسەر ناوە و شوێنێکی زۆر زۆر نایابە، شوێنێکی سەرزڕاکێشە. خۆشەویستان یەکێکی تر لەو کۆشکانەی کاخی گوڵستان پێ دەڵێن کاخی ئەبیەز یاخود کۆشکی ئەبیەز. ئەم کۆشکە ئێستا کە دەبینن ئاوا لە پێشتانەیەکی لە کۆشکە جوانەکان، کۆشکی ئەبیەز و مۆزەخانەی مرۆڤ شناسیە. مرۆڤ شناسی ینی باسی سەردەمی کۆنی ئێران دەکاتن، هەر لە قاجاریەکانەوە تاوەکو ئەو سەردەمە جلوبەرگی قەومەکانی ئێران و کەلتوریان، ئەو ئامێرانەی کە بەکاریان هێناوە. خۆشەویستان ئەو بینە ئەوەندە گەورەی ئەوتە لێرە نووسراوە مۆزێ مەردم شناسی کاخی ئەبیەز، یعنی مرۆڤناسی کۆشتی ئەبیەز. ئەوە هەموو جلوبەرجی قەومەکانە، ئەوە جلوبەرجی کوردیە سەیریکەن. ئەوەش یەکێکی تر لە جلوبەرگە کوردیەکان بە شاڵی کوردی و جامانەیە لە سەرەتی. خۆشەویستە ئەم بەشەیان زۆر زۆر گەورەیە، پێکاتۆ لە پەیکەر سازی، دارتاشی، کتێبخانە، ژووری خوێندنەوە، وانەوتنەوە، خۆی 47 هینی تێدا، ژووری تێدا، ئەوەندە زۆر ئەشەی تێدا، ینی نەماتوانی هەمووی تەسوورکەین. ئەوە هەر قەومێک و جلوبەرگی خۆیانە. ئەوە ژنێکی تری ئێرانیە. لێرە ئەمە گوتمان کاخی گوڵستان دەکەوێتە بازاری 15 خورداد. 15 خورداد گەورەترین بازاری ئێرانە. ئەوەش کەسێکی ترە بە جلوبەرگی منتیقەی خۆیان و ئامێر و شتەکانی، و دەتوانی بە میترۆی 15 خورداد بچی بۆ کاخی گوڵستان. ئەوەش جلوبەرجی کوردیە، ئەوە پشتێنە لە پشتیەتی. ئەمەش جلوبەرجی کوردی منتیقەی کوردستان سنە. خۆشەویستان کلاش و شاڵی کوردی جامانە و پشتگوێنی هەمووی کوردیە، و لە ژێرەوە نووسراوە کەچی باسی هەموو جلوبەرگەکەی دەکا و کە منتیقەی سنەیە. ئەو مۆزەخانەیە خۆشەویستان لە ساڵی 1968 دروستکراوە، پێشتر لە شوێنێکی تر بووە، بەڵام پاشە هێناویانە کۆشی گوڵستانەوە، ئێستا لە کۆمەلگای گوڵستانە. ئەوە جلوبەرگی تری قەومەکانی تری ئێران. من نەمەتوانی هەمووی لە ژێرەوە بخوێنمەوە چونکە زۆر زۆرە،
ناکرا هەر یەکە و جلوبەرگی بخوێنەوە کاتی زۆری ئەویست ئەمەش لێرە قورئان خوێندر و نێرگەلە و چایەچی لەم ژوورە دانیشتوون سەیری کە ژوورەکانی چەند زۆرن ئەمەش لێرە ئەوەی کە تووتنی تێکەی و وەکو جگەرەیە نازانم چی پێ دەڵێن من بە کوردی نازانم چی پێ دەڵێن ئەوەش نێرگەلەیە نێرگەلەی قەدیم و ئەمە هەموو ژوورەکانی ترە ئەمە ئامێرەکانی ئێرانە کە بۆ ژەنی زوڕنا و ئامێری تر تەپڵ و شتی قەومەکانی ئێرانە لێرەیان هەڵگرتووە ئەمەش پیاوێکی تر بە جلوبەرگ و ئامێرە کۆنەکانی خۆی بەڕاستی شوێنێکی زۆر جوان و نایەبە شوێنێکی گەشتیاری زۆر سەرنجڕاکێشە لێرەوە کۆتایی پێدەی ئێستا دەچین بۆ کۆشکێکی تری کۆشکەکانی گوڵستان چینە شوێنێکی تر لێرە وێنەی ئەمیر کەبیر هەڵواسراوە و ئەمە یەکێکە لە سەرۆکوەزیرانە بەناوبانگەکان ناسرەدین قاجار خۆشەویستان من زۆربەی ژیانی قاجاریەکانم خوێندوەوە بۆیە با بڵێن ژیانی هەمویان دەزانم ئەو جلوبەرگی ئەمیر کەبیرە کە لێرە هەڵیان گرتووە بەشێک تر عیمارەتی چادرخانێ لێرە هۆڵێکی ترە کە هەم لە گوڵستانە لە کاخی گوڵستانە خۆشەویستان ئەو شوێنە کاتێک ئەوە بەخۆی خۆی لە خۆدا ئێرە عەمبار بووە چادرەکانی شاهانیان لێرە داناوە با بڵێن کە کاتێک شاهەکان ویستویانە بستنە دەرەوە لێرە چادرەکانی هەڵگرتووە بەڵام ئەو هۆڵە چاکراوە و دەستنووس و کتێب و چادر و شتەکانیان لێرە هەڵگرتووە و دایان ناوە و شتە کۆنەکانی شاهانی قاجاریان لێرە هەڵگرتووە کراوە بە هۆڵێکی خەڵک دێ سەیری ئەو نووسین و شتانە دەکا کە بەشێکی تری ئەم گوڵستانەیە عیمارەتی بادگیریان ئاسنگێر ئەوە لە زەمەنی فەتەلیشا دروست کراوە خۆشەویستان مزەفەرەدینی شای قاجار لێرە تاجی پاشایەتی لەسەر ناوە ئەوەش یەکێکە لە شوێنە جوانەکان کە زۆر بە زەردی دروستکراوە زۆر نایاب و سەرنجڕاکێشە هەموو بریقە دەداتەوە هیوادارم ئەم ڤیدیۆیەتان بەدڵ بێ ئەگەر بەدڵتانە لایک و کۆمنت لە میر مەکەن زۆر سوپاس تاوەکو ئێستا سەیری ئەم ڤیدیۆیەتان کرد منیش لێرە کۆتایی بەو ڤیدیۆ دەینم هیوادارم بەدڵتان بی و خواتان لەگەڵ